ئەچینە لای ئەمما مسابەڕێزە سڵاوی خۆی گەورە ئەحواڵە باشە شکر یاخوا سەربەرز بێ مامۆستا ڕەمەزانی ئەم ساڵ چۆن نەبینی لە خورماڵ والله من خەڵکی بیارم باشە من ئەتوانم زۆر دوور نییە وەزعی بیارە بۆ باسکەم ئێرەش تقریبا هەر ڕووبە ئەوێ لە یەک نزیکە بێتەوە بڵێ ڕەمەزانی ئەم ساڵ ئیشەڵا بەخۆشی بین ئینشەڵا بە فەرح باشە جەنابتان لە ڕەمەزانە چۆن کاتەکانتان دابەشەکەن چون ئێستا من لەم بەرنامەیە باسی گرنگی کاتەکەم کەسێک کە دەست بەتاڵ بێ لەگەڵ کەسێک کە سەرقاڵ بێ بە کۆمەڵێ بابەتی باشەوە کۆمەڵێ کاری باشەوە جەنابتان کاتەکانتان چۆن دابەشەکەن عادەتەن لە لای ئێمە کات دابشکردن بە پێی ئیش کەوتووە هەیە ئیشی هەیە ئەچێ بەسەردەم ئیشی شەو بە ڕۆژوشە بە ڕۆژوشە کرێکاریشمانەیە هەر کرێکاری ئەکا و کار ئەکا و بە ڕۆژوش هەتا ئێوانش ئەرێ وڵی هەشمانە ئیشی نییە ئەخەوێ تانی وڕ کامیان باشترە وڵی ئەگە بۆ ڕێبکەوەی خەوتن و ئیسراحەت بکەیت لە ڕەمەزانە باشترە بەڵام ئیشەکە تەبعاً خێری زیاترە و بەرەکەتی زیاترە و خەڵکێکی وەکو نەفسی ئینسان حەزەکە بخەوێ بیسراحەتی بێ باش بەڵام وەکو ئەجر و پاداشت و ئەو بابەتانە لەگەڵ لە ئیشەکە باشترە و قوتێکی حەڵال پەیاگا بۆ ماڵ و مناڵی ڕۆژوێکی باشە گرێ ڕۆژۆکەی ئەو فەرقی لەگەڵ ئەوانێتر کە بەتاڵن زۆر جیاوازی هەیە باشە ئێوە ئەو گەنجانەی کە ئەڵێن ئێمە بە ڕۆژوین لە بەیانیەوە ئەخەوێ حتا ئێوارە نا شەوان ناخەون تا مەلابانگان لە مەلابانگانەوە ئەخەون تا نیوەڕۆ تا عسر وڵی دراوسێمانەیە نزیکی مەغریب خەبەرم کردووە و بانگ کولکول هەرسە بانگیان ناوە ئاوە ئەرە وڵی دراوسێشتا ئەرە وڵی باشە ئەمە چۆن خراپە باشە نەوەڵا باش نییە نەوەڵا باش هەر وەکو عرف و عادەتی کۆن ئێمە لە زمانی کۆنەوە باو بە پیرانمان وایان هێناوە زوو خەوتون پارچەویان کردووە نوێژیان کردوێتەوە احتیاتی خەوتن بەیانیان هەڵساوان بەسەردەم ئیش و کاریانەوە ئیش و کارەکانیشیان ڕۆشتووە و ڕەمەزانەکەشیان گرتووە ینی تایمی خۆیانیان تێکناوە وەکو یەک تایم ماوەتەوە ئەوە هەمووی باش ئێمە کێشەی ئەوەمان هەیە لە دوای ڕەمەزان بە یەک مانگ خەڵکی ئێمە تایمی خەوی نایەتەوە تایمی ینی ئەوە بەڕاستی گرنگە ئاماژەی پێ بدرێ ئیشەڵا دێمەوە لای جەنابەت حەزەکەم ئەم مامە بەڕێزە وەرگرم سڵاوت لێ بێ ئەحواڵە باشە شکر جەنابەت خەڵکی خورماڵی وایە لێرە عادەتەن خەڵکی کاتەکانیان چۆن دابەشەکەن لە ڕەمەزانە وڵا کاتەکانی وەکو ڕۆژوو خەڵک بژێوی ژیانی خۆی دابین ئەکات و پاشەوان پێش مەلا بانگدانەڵەتێت و ڕۆژوو دەدەکات بە دەدنێژگرتن و ڕۆژوگرتن و ئەمانە تا بانگ ئەفەرمێ بانگی فەرمووتر کۆتایی بە ڕۆژەکەی ئێنێتر حرامە شتێ بخوا چونکی ئەشێت ئەم جارە هەرکەتە ئیشی بێ ئەچێ ئیشی کاری خۆی کات و هەرکەتێکیش ئیشی نەبێ وەکو ئەم گەنجانە ئێوارە شەوان ناخەون تا بەیانی کە بەیانی کاتی ڕەمەزان بێ و سەڵات و شتکا بۆ بەربانگ بۆ نین ڕەمەزان ئەچێ کاکە ڕۆژوی خۆی ئەگرێت و بۆی ئەخەوێت تاکو عەتر تا عەتر لە عەتر هەڵەتێ ئەو کاتێکە هەڵساتێک تۆ ئەگەڕێت و دوایی ئەچێ مەغریب ئەمە کار و پیشەی گەنجی کار و پیشی گەنجی ئێمە ئەوەیە هیچ ئیش و کاریان نیێت بەسەمە خراپە دەی بڵێکی بەخوا ئەخەوە نەخەون تا عەتر هەڵەتن هەڵەتێ نوێژەکەی کات و ئەتە بۆ خۆی لەوەی ئەو گەنجانەی سە ئێمە پێمان بڵێن باشە مامۆستا من چی بکەم لە جیاتی ئەوە ئێمە بەوانەڵێن مەخەون ئەی چی بکەیت ئیژی نەبیکە جاکە ئیژ نەبێت لە بازار ڕابگەڕێ بۆچی چاوی با چاویشی داخرێ باشە نەک چای بکرێت نه ئێمە ئەزای چۆنە من ئەمەوێ ئەوە بگەێنم ئیژ نییە بێجگەلەوە کەسەکە ئەمڕۆ ئیشی نییە باشە لەوە باشترە من بە خەو بەسەری بەرم یان کتێبێک بخوێنمەوە یان گوێ لەوانەیەک بگرم یان زیکرێک بۆ نمونە یان کارێکی بە سوود بکەم باشترە باشە یان کتێبێ بخوێنێتەوە باشە یان ناوی خوا بەرێ نوێشکە باشە بەڵام ئەوان گرتویان بەخەوە دی کاکە خەوەکەش بخوا خەوی زۆر بەڕاستی ئینسان تەوەزەلەکە بخوا لە ئیش و کاریەکە لە تەمەڵ دەرەشێ دوایی